سلااو لە تۆ سلااو لە بینەرانیان نارتی دیارە پێکتەی دژە ڤایرۆسی دژە ئەنفلۆنزای وەرزی کە ساڵانە لە بەغداوان پێکتەیە دێتە ناو هەرێمی کوردستانەوە لە هەرێمی کوردستان لە بنکە تەندروستیەکانەوە بەسەر هاوڵاتیاندا دابەش دەکرێت. من بۆ وەرگرتنی زانیاری زیاتر و گرنگی ڤاکسینەکە قسە لەگەڵ دکتۆر ڕزگار عەلی بەڕێوەبەری خۆپاراستنی تەندروستی یەکەم دکتۆر سلااوت لێبێ. پێمان بڵێ ئەم ڤاکسینە سپاس دەکەم. ئەم ڤاکسینە لە کەوێ گەیشتۆتە شاری سلێمانی و گرنگی ڤاکسینەکە چییە و لەکوێوە دابەش دەکرێت؟ سەرەتا سپاس بۆ ئێوەی بەڕێز بە خێراتنتانەکەم هیوای تەندروستی بۆ هەموو بیسەران و بینەرانی NRT دەخوازم. دیارە ڤاکسینی ئەنفلۆنزا ئەگەر بۆ دەست پێ بکەین، ئەنفلۆنزا نەخۆشیی کۆندامی هەناسەیە. ساڵانە لە جیانە ئێستا ڤاکسینی بۆ دروستکراوە بۆی هاوڵاتیان ئەوانەی لە مەترسیان شەرنی هەموو هاوڵاتی ئەوانی پیاڵێن گروپی مەترسیدار کوتانی بۆ بکەن بۆی خۆیان پارێزن. ئەم ساڵ بەوەی هاتنی کۆرۆنا و خۆتان نەزانن ئەم بارودۆخە ئابوووریە تەنانەت لە ئەوروپاش چکە کارگەکانی بەرهەمهێنانی ئەم ڤاکسینە لە ئەوروپان زۆرینەی ئەوانەی کە بڕواپێکراون لە وڵاتانی ئەوروپان ئەوەیش بە ئاسانی دروست ناکرێ بێ هەمیشە هەموو ساڵێک چکە ڤایرۆسەکە شێوەی خۆی ئەگۆڕێ ئەبێت لە هەوا نمونە وەرگرن لە خەڵکی توشبوو نمونە وەرگرن بۆی شێوەی ڤاکسینەکە بە پێی جۆری ئەو ڤایرۆسی کە ئێستا ئەخولێتەوانێ لە ناو هەوا یاخود خەڵک توژەکە بیگۆڕن. دیارە بەبوونی و کێشەیە شەوارێ لە ئەوروپاش تۆزێک بەرهەمهێنانەکەی دواکەوت. عێراقیش ڤاکسین مرکزیە، ناوەندیە. ئەبێ وەزارەتی تەندروستی عێراق بیا بە هەموو پارێزگاکانی عێراق نەکرد هەرێم هەموو پارێزگاکان خۆی ئەیکڕێ و یا بە هەموو پارێزگاکان. دیارە ئەم ساڵیش لە عێراقا بەداخەوە تۆزێک دواکەوت بە نزیکەی 10 ڕۆژە گەیشتە عێراقیش و ئێمە ئیتر یەکسەر بە سیاری بەڕات هێنامان بۆ سلێمانی لە بەغاوانێ و دەستمان کرد بە دابەشکردنی بۆ مەڵبەند و بنکە تەندروستیەکان بۆ ئەوانەی کە گروپی مەترسیدارن سوودمەند بنلێ. ڕۆژەکەی چەنەیە کە هاتووە ئەم ڤاکسینە دەبوت لە سەرەتای وەرزی پاییزدا بەکاربهێنرێ ئەو کات بۆ هاوڵاتی گرنگە و لە نەخۆشی وەرزیەکانی پارێزیە. بەڵام لێستایە کە لە کۆتایی نزیگە بینەوە لە کۆتایی وەرزی زستانەمە گرنگی چی ئەبێ بۆ هاوڵاتی؟ بەڵێ دیارە نەخۆشی ئەنفلۆنزا ڕاستە لە وەرزە سەرماکانە زیاتر چالاکی پێیەکە. دەبێت لە هەموو جیانە ئێمە پێش وەرزی هاتنی وەرزی سەرما خۆمان بکوتین بۆی بۆ بەرگریمان پێبێ وەکو پێم وتی هەندێک دواکە و بەڵام ئەمە مانای وانە لە بەهاکی کەم بکاتەوانێ چکە ئێستاژ نەخۆشی ئەنفلۆنزا هەتا ڕەنگە مانگی 4 و 5 بەردەوام بێ. دووەم ئەم ڤاکسینە هەتایی نییەوە خۆ دەزانی ساڵانە ئەبێ جارێ خۆمان بکتینەوە چکە ڤایرۆسەکە شکلی خۆیە گۆڕێ. لە هەندێک شوێنی جیانە ساڵی 2 جار خۆیانە کوتن هەموو 6 مانگ جارێک بۆ ئێمە زۆر لە بەهاکی کەم ناکاتەوانێ. ئێمەش پێمان خۆش بوو کە پێشتر بهاتە و عێراقیش و هەموو دنیاش پێ خۆش بوو بەڵام بەهۆی ئەم بارودۆخۆ زۆر شت گۆڕا. بەڵام ئێستاژ ئێمە هانی هاوڵاتیانەین کە خۆیان بکوتن چونکە سوودێکی تریشی هەیە. ئەم ڤایرۆسی ئەنفلۆنزایە هەمان خێزانی ڤایرۆسی کۆرۆنایە ڕەنگە کەمیان زۆر جۆرە بەرگریەکی هاوبەش دروستکە لە نێوان هەردووکیانە. ئەم ڤاکسینە بۆ کێ باشە و ئەو کەسانی کە نەخۆشییان هەیە یاخود بەتەمەنن و ڤاکسینەکە لە ناو مەڵبەندە تەندروستیەکان بنکە تەندروستیەکان ڕێژەکەی ئەوە زۆرە کە بتوانێت بەشی هاوڵاتیان بکە. بەڵێ ئێستا ڕێژەیەکی باشمان بۆ هاتووە لە 6,000 زیاتر جورعەمان بۆ هاتەوە ڕێژەیەکی باشە. ئێمە هەر یەکسەر دوای وەرگرتنی دەستمان کرد بە دابەشکردنی بە مەڵبەند و بنکە تەندروستی و نەخۆشخانەکانە چێن ئەوانەی کە خۆیان ئەبێ بکوتن. یەک ئەوانەی کە بەتەمەنن پێناسی بەتەمەن چێیە؟ بەتەمەن لە زانستی پزیشکیا لە دوای 6 ساڵەوەیە یاخود لە دوای 65 ساڵەوەیە. دوو ئەوانەی نەخۆشی ئەندامەکانیان هەیە، نەخۆشی دڵ، نەخۆشی گورچیلە، نەخۆشی جگەر بۆ نمونە جگەری زەعیف بوویان بێهێز بووە یان گورچیلەی بێهێز بووە یان دڵی بێهێز بووە. نەخۆشی کۆندامی هەناسیانەیە ڕەبوو حساسیەتیانەیە ئیلتیهابی درێژخایانی هەوکردنی درێژخایانی سیەکانیان هەیە. بۆ نمونە ئەوانەی نەخۆشی درێژخایانیان هەیە شەکرەیان هەیە ئەوانەی فشاری خوێنیان بەرزە ئەمانە سوودمەندە بن لێ بۆ ئەمە بە پلەی یەک. دوو ئەنجا ئەتوانین بۆ ئەو کارمەند و پزیشکانە بکەین کە دایمەن نەخۆشە بینن چکە دایمەنەوان ڕۆژێکا لەوانێ 100 نەخۆش بێتە نەخۆشخانەکە بکۆچێ بپژمێ هەڵگری ئەنفلۆنزا بێ. ئێستا بەدەمەوە هاتنی هاوڵاتیان بۆ کوتانیان بۆ ئەم ڤاکسینە چۆنە؟ من ڕەنگە پێش بەرنامەکەش بۆم باس کردی بە نزیکەی ڕەنگە بڵێم 7 ساڵە لە کاری خۆپاراستنا کارەکەم
سەرەتا کام ڤاکسینە هات بۆ عێراق بیریمێتەوە چەند ساڵێک لەمەوبەر بە هاوڵاتیان نەیان دەزانی ئەم ڤاکسینە سوودمەندی چەندە و تا چ ڕادەیەک بەڵام ئێستا من سوپاسیان نەکەم خەڵک خۆی ڕۆژانە سەدان تەلەفۆنمان بووەکە نامەمان بۆ نێرێ هەواڵە پرسێت کەیەت خوا با خۆم کوتم لە مەڵبەند و بنکە تەندروستیەکانە خۆمان پوتین کەواتە ئێستا لە ئاسێکی ڕۆشنبیری باشین چکە ڤاکسینەکە ئەگەر لە سەدا سەدیش ڕێگر نەبێت لەوەی کە توشبی بەڵام قورسیەکەی و لێکەمەکاتەوە یعنی ڕێژی مردن کەمە بێتوانێ پرسیار بە کورتی جواب بیتەوە لە هەموو بن کە تەندروستیەکانان ڤاکسینە هەیە سا هەوڵاتی توانە خۆی بکتێ بەڵێ خۆشحاڵیەوانێ ئێستا گەیانومانەتە هەموو بنکە تەندروستی و دەستگا تەندروستیەکانی نزیک ماڵەکانتان بەڵام ئەوەی بۆ نمونە گەنجێک کە هیچی نییە و نەخۆشی نییە و بۆ نمونە 19 ساڵە و هیچی نییە ڕەنگە زۆر پێویست نەکە بەڵام من بە زۆری هانی کێم خۆی بکوتێ هانی ئەوانەیەم بەتەمەنن هانی ئەوانەیەم نەخۆشی ئەندامەکانیانێ وەکوتمان هانی ئەوانە ئەیەم کە نەخۆشی درێژخایانیانێ هانی ئەوانەیەم کە نەخۆشیەکانی کۆندامی هەناسیان هەیە چکەم ڤاکسینە وەکو پێم وتم ڕێژی مردن کەمەکاتەوە یعنی ئەگەر من خۆم کوتا بۆ نمونە شەکرە و زەختم هەبێ بەتەمەنیش بم کە خۆم کوتا ئەگەر گرتیشم بە سوچی گرم مردن کەمەکاتەوە لێ مەترسیەکانی کۆرۆناش کەمەکاتەوە تا ڕادێک ناڵێن مەترسیەکانی کۆرۆنا بەڵام تا ڕادێک لە هەمان خێزانن ڕەنگە کەمیان زۆر پێڵن شێرت ئیمێنیتی ڕەنگە مەناعەیەکی هاوبەش بدە سپاس ڕزگار علی زۆر سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ زانیاریەکانە بەڵێ بەهار دیارە وەک دکتۆر خۆی ئاماژەی پێدا لە ئێستادا لە سەرجەم بنکە تەندروستی و مەڵبەندە تەندروستیەکاندا هەیە و هاوڵاتیان دەتوانن بۆ کوتان بەم دژە ئەنفلۆنزایە بچنە بنکە تەندروستیەکان و لێوە خوان بکتن